ماوەسایەکی تر لە درێژەی ئەو ماوەسانی کە لە کاری وتاربێژی و ئیمامەت دەرکراون. ماوەسا نیاز نووری ئەحمەدیش لە بەرواری 3/1/2017 بەپێی ئەو فەرمانی کە ئەو بەڕێوەبەرایەتی دەری کردووە لە کاری پێشنێژی و وتارخوێنی دوورخراوەتەوە. ڕاستەوخۆ بۆ قسەکردن سەبارەت بە ئەم هەنگاوی بەڕێوەبەرایەتی ئەوقاف و کاروباری ئاینی ماوەسا نیاز نووری ئەحمەدمان لە شاری هەولێرەوە لەگەڵا لە ڕێگەی پامنێرمان وەلی سەلیمەوە لەگەڵمانە. وەلی ئەگەر بکرێت بچیتە لای میوانەکەت و لێی بپرسی هۆکار چییە کە بەڕێوەبەرایەتی ئەوقاف و کاروباری ئاینی فەرمانی کارگێڕی دەرکردووە بە دوورخستنەوەی ماوەسا نیاز؟ بەڵێ من ڕاستەخۆچمە لای بەڕێز مامۆستا عەبدوڵڵا نیاز. مامۆستا ئەگەر بێی بۆ ئێرە هۆکار چییە تۆ لە وتاردان دوورخرایەوە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وسلم ومن والاه. سرتا بخيراتني كنالي بيامكم خواخيرتا مرسي أزيدتان خوار ماندوبون. من طبعا لە 2009 لەم مزگەوتەین ئێمە خۆمان دروستمان کردووە، عزیەتم پێوەی خواردووە، پارەم بۆی پەیدا کردووە، تەوقیعمان کردووە لە وەزارەتی ئەوقاف کە 1 دینارمان نەداتێ وەزارەتی ئەوقاف ئەنجام مەجالەدەن ئەم مزگەوتە دروستکەین. هەتا ئیستا تقریبا 8 ساڵە نە خادمێکمان هەیە، نە خادمێکیان بۆ ئێمە ناردووە، نە ئیمامێکمان هەیە، نە کە هەمووی ئەوەی کە لێرێ هەموو خۆبەخشە. خۆمان ئەزیەتمان بەو مزگەوتەوە خواردو ئەلحەمدولیلا هێنامانە ئێرە خەڵکیی زۆر هاتوچۆ ئەم مزگەوتەکە بە ڕەمەزانان لە ساحەی مزگەوتش ئێمە جێ ڕاخەین و جێ تەرتیبەکەین بۆ خەڵکی. ئەمڕۆ کتە 10 ڕۆژ لەوە پێش لزنێکیان تەشکیل کرد، پێک هاتوو لزنێکی حیزبی بوو لە لقەوە، هیچیان لە لق بوو، هیچیان لە یاساوە، هیچیان لە کەرکووک لە سلێمانیەوە لە ئەوقافی سلێمانیەوە، هیچیان لە تەفتیشی ئێرەوە با بڵین 5 کەسیان دانابوو. لزنێکیان تەشکیل کرد و دیان ئێمە لزنێ هەندێک ئیجراعات دەکەین، شتەکانی لێم پرسیار کرد بابەتەکان تۆ تەشیرت کردووە، تۆ زەرت هەیە بۆ ئەمنی قەومی، هەموم ڕەتدایە وتیان تۆ هیچ لەسەر نییە، ناوی کەست نهێناوە. ئەمڕۆ بەداخەوە بانگیان کردوتە وەزارەتی ئەوقاف، دەڵێن ئەمە تۆ لادراوی، لادرانێکی زۆرش ناخۆش، زۆر بێ ئەدەبانە دوو لە ڕووی ئەوانەی کە گوێیان لە ئێمەیە. دەڵێ بە هیچ شێوازێ تۆ نابێ لەوێ وتار بلیتەوە، بە بێس ئینزارێک تۆ ناتوانانی لەوێ وتار بلیتەوە، نابێ پێشنێژی بکەی بگرە، نابێ ماڵەکەش لێ بگرە، نابێ هاتوچەی ئەو مزگەوتەشکەی ئەبێ لە منتیقەکەشا بڕۆی، تەماشای ئەو نەعەدالەتیە بکە. دوای ئەو هەموو خزمەتەی کە لەو مزگەوتە کردمان بە خەڵکی و بەوانە، دەڵێت تۆ گوایە بەو حسابە کە ئێمە خەتەرمان هەیە لەسەر ئەمنی قەومی. ڕاستەکە ئەگەر ئێمە ڕاستەکە لەو قسەیە تەواو چکە ئێمە خەتەرمان هەیە لەسەر ئەوان، لەسەر بنەماڵەکان. ئێمە ڕوونمان کردوتەوە بۆ خەڵکی وتمانە ئەم دوو بنەماڵەیە پارتی وێچێتی بە تایبەتی حەقی ئێوە خۆن، مافی ئێوە ئەخۆن، بە تایبەتی تر پارتی با بڵین ئەوانم ڕوون کردوتەوە بە حەقیقەت وتومە ئاگاتان لێبێ حەقتان خوراوە ملەتەکە، وەڵڵاهی باسی ئەوم کردووە ملەت هۆشیار بێ. تەبعا ئەو شتانەشیان پێ ناخۆشە، ئەوەی کە نزیک بنەماڵە بێتەوە بەنسبەت ئەوان هەمووجا بە منیانەوت چێت پێ باشە، من مەسئولم لەسەر ئەو قسەیە، لە دایرەکانیان چێت پێ باشە باسی کە، بەڵام بنەماڵەکان خەتی سوورە. بۆ خەتی سوور بێ؟ عەدالەت هەیە لە ئیسلامە، کەس نابێ خەتی سوور بێ. ئەوەی کەوا گەندەڵ بێ دەبێ ئیشی منە، واجبی منە وەکو ئاین ڕێپشاندەری خەڵک بم، پێی بڵێم گەندەڵی لە چۆیە، حەقی تۆ لە چۆ خوراوە، مافی تۆ لە چۆ خوراوە، واجیباتی تۆش چیە وەکو هەوڵاتی. ئەمانە من تەنها ئەمانم کردووە. ئەو لێژنەی کە لەسەر تۆ پێکهێنرا لێژنەیەکی حیزبی بوو و تۆ لەسەر قسە حەقەکانت دەرکراوی؟ هەر ئەوەندەیە، هەر ئەو بابەتەیە، حتا هەر بە نەسی قسە بە منیان و دووتیان وتم باشە ئەگەر ئێوە کێشەتان هەیە لەگەڵ وتارەکانە، دەڵێن مزگەوت قەڵەباڵغی دروست بووە، ئەوە وتارەکان لی گەڕین، ئەدی ئیمامەتێکە بۆ نووسراوە بە هیچ شێوازێ نابێ ئیمامەتی بکە، بگرە نابێ هاتوچۆی مزگەوتەکەی خۆشم بکەم بە هیچ شێوازێ. مامۆستایەک دێ کەس نازانێ و مامۆستایەکێ دەڵێن سڕیە، لەبەر ئەمنی ئەو مامۆستایە سڕیە. دەمە ترسیداری دەسرم ناوچەیە، من نازانم، من پرسیارەکەم لە خۆیان، ینی ئەوەندە ئەو پرسیارم کرد لە خۆیان، وتم باشە سەبەبەکەی چییە؟ وتیان نوێژەکەی تۆ ئەو ئیمامەتی تۆ خەتەرەکەی زیاترە لە وتاردانەکە. نازانم بۆچی، ینی کە مزگەوتی قەڵەباڵغی تێدا بێ، ئەو گەنجەی کە هاتوچەی ئێماکە لێرە فێرمان کردو وڵاتی خۆش بێ، نیشتیمانی خۆش بێت، توندوتیژی نەکە، بەڵام ئەمانە دیارەوەیان پێ خۆش نییە، چکە ئەو گەنجەوا لە ژێر تاعەتی ئێمانە دەرەچێ، ئەزانێ گەندەڵی چێ، ئەزانێ ملکەتکردن بۆ بنەماڵەکان غەڵەتە و گوناحە و کوفرە، بۆیە ئێمە وامان کردووە ئەمانش ئەم شتیان پێ ناخۆشە. بەداخەوە ئەمە قەرارێکی بەم زۆر بە شێوازێکی زۆر بێ ئەدەبانە دەرچووە و ئەوە قەرارەکەم بەدەستوێ، من تەعنی لێکەمە و قەرارە بەرەوەی ئەم مزگەوتە 1 دیناری لە ئەوقاف پێ نەدراوە، 1 کەسێکیە تا ئیسە مەسرفێک نەکراوە، بگرە هەمووی خۆمان مەسرفمان کرد و خۆمان بینامان کرد و ئەوانش حەقی ئەوەیان نییە، دەسەڵاتی ئەوەیان بەێوەدا بۆی کە ئەم ماڵە چۆڵکەن. من بە منیان وتووە فەوڕن لەم ڕۆیان لە سبەینەوە تۆ هیچ مافێکت نییە هاتوچۆیە مزگەوتە بکەی، بە هیچ شێوازێ نابێ پێت بکەیتە ناو مزگەوتەکە. باشە وەکو
نوێژخێنێک وەکو ئیمامژنا وەکو نێژخێنێکش بۆم نییە ئێستا جەناب دەتوانی بێ لەوێ نێشکەی من لە سبەینەوە بۆم نییە بەس تەمان من ئەمرەکەیان تەنفیز ناکەم چکەمە گوناحە لە ڕووی شەرعەوە هیچ کەس بۆی نییە کەسێک منعکا لە مزگەوت هیچ کەس بۆی نییە کەسێک تۆ نابێت داخلی مزگەوت ماڵی خوا بێ ئەو ماڵی خوا وەزارەتی ئەوقاف ئەگەر غەڵەتێکمێ پێیانم وتوە بەڵێ ئەوە بەڕێوەبەراتی ئەوقاف و کاروباری ئاینی لە پارێزگای هەولێر فەرمانەکارگێڕی دەرکردووە مامۆستا ئاگادارە لەوەی کە وەزارەتی ئەوقاف ئیشی چییە لەم نێوەندەیە ینی مامۆستا بە ینی ئەبێت دەرکرێ ئاوا لە مزگەوت بەو شێوازە بەڵێ مامۆستا هاوکارم دەپرسێ بە ڕێبەرایەتی گشتی ئەوقافی هەولێر ئەم بڕیارەی دەرکردەوە بەڵام وەزارەتی ئەوقاف ئیشی چی ئەبێ لەم نێوەندە ئایا هەروە بێدەنگ دەبێت لەسەر تۆ دەرکرێ وا بە ئاسانی یاخود چی ئەکاتەوە لە بەیاننامەکەت ئاماژەی کردو بە فەرمانی وەزاری ژمارە 6 لە 2007 تا فەرمانەکەم لایە ئەنجا بەڕێوەبەرایەتی ئەوقافی گشتی ئەنجا بزە بەدا وەزارەتی ئەوقاف خۆی ئەم کاری کردووە هەر بە سەرپەرشتی وەزیرەکە خۆی بووە هەر بە سەرپەرشتی پشتیوان صادق بوو ئەو خۆی هەستاوە بەم کارە چکە بە منیان و دزنەکە وتیان ئەو سەرپەرشتیەکات ئەو بانجی تۆی کردو بۆ ئێرە ئێمەش 5 کەسین لزنەیەکی زۆر نامەعقول بوو خەڵکێکی زۆر خراپیان هێنابوو بە عەمدی ڕێز نەگرێ لە مامۆستای ئاینی منیش لەنا ئەو مەجلسە نەمتوانی تەحملکەم دەرچوم چکە خەڵکێک بوون زۆر ینی خەڵکییان بە تایبەتی هێنابوو کە خەڵکێک بێ ئەدەبی بکە بەرامبەر بە عەمامە تەسەور کە یەک لەوانەوتی ئەو عەمامەی سەرت داگرە ئاها بە من کە چوومە ژوورەوە ئیتر منش لێی تووڕەبم و شتەکانی داگری ئەو عەمامەیە داگرە تۆ شایستەی ئەوە نیت چکە تۆ ئەمنی قەومی تێک دەدەی من وتم من ئەمنی قەومی تێک نادەم من لە بنەماڵەیەکە گەورە بووما کە هەمیشە حەفاظتمان لە ئەمنی قەومی کردووە بەس ڕوون کردە ئەوان وتم ئێوەن خەڵکێکن کە گەندەڵن و بەناو مەلاوە سەر بە عیلمانیەکانن و پارەی ئەم ملەتە ئەخۆن تانە لێدان کرد لەکوێ تانە دەدەی لەم بڕیارە هەر لە هەر ئەڕۆم بە هەموو جیهانە ئەوەی کەوا پێم بکرێ بە هەموو شێوازێ هەر لای هەر کەسێک بتوانم ئەم مافەی خۆم وەرگرمە وەرێگرمەوە لە پێش هەمووانش ڕۆکەمە خوای گەورە دوعایان لێ ئەەکەم چکە دوعای مەزلوم دەگاتە لای خوای گەورە بە هیچ شێوازێک ڕەدی نییە دوعایان لێ ئەەکەم وە پێشیان دەڵێم مادەم شتەکان گەیشتە مامۆستای ئاینی و مزگەوتەکان وەڵڵاهی یعنی نزیک بۆ تۆ زۆر کە سقوتکەن و نەمێنن لەسەر ئەم خاکە خاچیشی پاکە خەڵکی گڵاو دوو لە ڕووی ئەمانی کە گوێیان لە منە خەڵکی باش لەسەر ئەم وڵاتە بێ خەڵکی گڵاو جێی نابێتەوە بۆەوەی کەوا ئێستا پڕیاندایە مزگەوتەکان و مامۆستایانی ئاینی بە بەلاش ئەوەی کەوا حەقە بێژێت تەنها لەم منتیقەی ئێمە هەموو جا خۆیان دەیانوت ئەم منتیقەی ئێوە ئەوەی لاماندا تەنها مزگەوتەکەی من مابوو خەڵکی ڕووی کرد بۆ ئێرە ئەوە کەیتر هەمووی خەڵکێکە زۆربەی سەر بەخۆیانە ئەوە ئەم مزگەوتە مەلا مامۆستای ئاینیەوەی ئەمەوێت ئەو پرسیارەشی لێ بکەیت وەلی ئەمە ئەو پرسیارش لە ماوەسانیاز بکەیت ئەگەر وەزارەتی ئەوقاف مزگەوت بۆ هاوڵاتیەکانی دروست نەکات موچە بە مامۆستای ئاینی کە لەو مزگەوتەیە کارەکە و پێشنوێژی و وتار بۆ هاوڵاتیان ئەخوێنێتەوە و خانوو پێداویستیەکان بۆ مزگەوت دابین نەکات ینی لە ڕووی یاساییەوە مامۆستا چه هەنگاوێک ئەگرێتە بەر سەبارەت بەمەی کە مامۆستا نیازی دەرکردووە دکتۆر عەبدوڵڵا نیازم بەڵێ مامۆستا هاوکارم دەپرسێ ئەگەر وەزارەتی ئەوقاف کەلوپەلەکانی مزگەوت دابین نەکە و مزگەوت دروست نەکە و ئەم کارانەی کە پێویستە بیکاتن نەیکاتن مادەم ئەی چی بکاتن بەرامبەرەوە کە تۆ ئەو هەنگاوانە بگرێ بەر بۆی کە لە ڕووی یاسا حەقی تۆ بدات منیش هەر ئاوام پێیان و دیانی وتم مزگەوتێک کە ئێوە دینارێ مەسرفتان نەکردو قەناعەتتان بێ ئەو لە ساڵی 2009 کە دەستمان پێکرد تعهودیان بە ئێمە نووسیوە من تعهود دەدەم کە دینارێ لە ئەوقاف وەرناگرم تعهودمان کردو ئەم جار بەڵێنمان داوە کە دینارێکیان لێ وەرنەگرین فلسێکیان لێ وەرنەگرین ئەم جا هێشتویانە بناغەکەی لێ بدەین ئەو هەتا ئێستا ئاگای لەو مزگەوتە نەبووە هەتا ئێستا مەسرفێکی نەکردووە قسانێت و مامۆستاوی لێ خوێندرێت وەزارەتی ئەوقاف لەگەڵ دروستکردنی مامۆستای باش و مزگەوت نییە حقیقت ئەوە هەر خۆیان بە منیان و دوتیان تۆ وتم باشە ئیمامەتێ خەتابەتەکە ئەوە هیچ وتار بێژێکە ئەدی ئیمامەتێکە بۆ وتیان ئیمامەتێکی تۆ قەڵەباڵغ دەوێت مزگەوتەکە ئەوە زۆر خەتەرترە لە وتارەکە ئەمە معنای چی ئەم قسەیە حتا بەڕێوەبەری ئەوقافی هەولێر هەر نەسەن بە منی دوتی منیش زۆر بێتاقەت بوومە لەبەرەوەی منیان کردو بە وەسیلەیەک لادانی مەلا هەمووی بە منە بێت ئەوە منی ناشرین کردو چکامە بەڕاستی ئەوەی کەوا ناوی هەیە لەمە ئیستەکە لادانی مامۆستای ئاینی ئەوەی کە ناوی نووسێ لەم وەرەقەی لە خوارەوە تەوقیعی کردو ناشرینە بێ لە تاریخە ناشرینە بێ و
ئەچێتە تۆماری لە خراپەکانی تاریخ بەڕاستی بۆیە ئەوش خۆی زۆر بێت تااقەت بوو دەیگوت مامۆستای هەمووی بە تەوقیعی من لادەن ئیشەکە لەسەرەوە دەکرێت و وەلی وەکو دوا پرسیارم مامۆستا دوا هەڵوێستی چییە بێت سەبارەت بەم فەرمانی کارگێڕێەوە سبەینێش وتارە خوێنێتەوە لە مزگەوتەکەی خۆیدا؟ بەڵ مامۆستا هاوکارم دەڵێ بە کۆتاپسیاری ئارەسە بکەین تۆ دوا هەڵوێستە چی ئەبێتن و ئایا وتار دەخوێنیەوە ڕۆژی هەینی واتە سبێنێ لە مزگەوتەکەت خۆی لیکولی مەقامی مەقال هەموو کاتێک هەموو وەختێک کە وەختی خۆی دێ ئیتر هەڵوێستێکی تێدابێ بەڵام من مەزلومیەتەکەی خۆمە گەێرمە ئەوەی بتوانم لە ڕێی ئیمێڵەکانەوە لە ڕێی سایدەکانەوە کەناڵەکان و ئەم مەزلومیەتی خۆم محاولەکەم لە دادگاش لە حەقی تەظەلوم هەیە کە من زوڵمم لێکراوە ئەم مزگەوتە خۆمان بەدەستی خۆمان دروستمان کردووە ئیستا ئەوها پێمەلێن بە بڕۆ لێرە و خۆحافیز بێ و نابێ هاتوچۆی منتیقەیەش بکەی ئەمە من هەمووی ئەمانە هەرچی بتوانم هەرچی بتوان لە کۆمەلگای ئەوە جارێ تاجیلەکەم بۆ سبەینێ ئینشاءالله ئێستا بڕیار نەداوە لەبەرەوەی تەماشای سبەینەکەم لكل مقام مقال زۆر سپاس بۆ دەرفەتی بێمەدا بەڵێ من دەگەڕێمەوە سۆدیو بەڵێ زۆر سپاس بۆ تۆ پەیامنێر ماوەلی سەمە هەروە زۆر سپاس بۆ میوانەکەشت دکتۆر عەبدوڵڵا نیاز بە هیوای ئەوەی کە بەڕێوەبەرایەتی ئەوقاف و کاروباری ئاینی بە ئەو فەرمانە کارگێڕەی خۆیدا بچێتەوە.